پرسیاری ئەمڕۆمان بەم شێوەیەیە. زانستی ئەمڕۆ باز لە تەقینەوەیەکی گەورە دەکات. گەردوون بە تێپەڕینی کات بە کەماڵی خۆی گەیشتووە. وهای لێ هاتووە کە بۆ ژیان دەست بدات. تەقینەوە گەورەکە چییە؟ چۆن ڕوویداوە؟ هەروەها قورئان باز دەوە دەکات کە گەردوون لە 6 ڕۆژدا دروست بووە. ئەم ئاەتە بە چ واتایەک دێ؟ بەڵێ، لە زمانی خۆماندا بیگ بانگ زیاتر بە تەقینەوە گەورەکە ناو دەبرێ. ئەویش بریتیە لە گواستنەوەی گەردوون لە عادەمەوە بەرەو بوون. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زۆرینەی مرۆڤەکان بە شێوەیەکی سەرپێیی ئەم باسانەیان بەرگوێ کەوتووە. تەنانەت گەر لە منداڵێکی قۆناغی ناوەندیش بپرسی، دیسان ڕەنگە ئاگاداری سەبارەت بەم جۆرە بابەتانە هەبێ. بەڵام بیگ بانگ هەندێک خاڵی وردی تێدایە. ئەوانەی لە فیزیای گەردوونناسی شارەزان دەتوانن جوانتر لی تێبگەن. هەموو کەسێک شارەزایی سەبارەت بەو بابەتانە نییە. گەر لەم بابەتەدا نمونەیەک بهێنمەوە، کاتێک باسی تەقینەوە گەورەکە دەکەین، بە شێوەیەکی گشتی لە عەقڵی مرۆڤەکاندا تابلۆیەکی لەم شێوەیە دروست دەبێت کە بۆشاییەکی بێکۆتایی هەبووە. لە خاڵێکی ئەم بۆشاییە بێسنوورەدا تەقینەوەیەکی کتوپڕ ڕوویداوە و لەمەوە گەردوون دروست بووە. لە ڕاستیدا ئەمە وێناکردنێکی هەڵەیە، چونکە تەقینەوە گەورەکە لە بۆشاییەکی فەزادا ڕووی نەداوە، بەڵام لە قۆناغێکی کاتدا ڕوویداوە. واتە ئەمەیش بەم شێوەیەیە. لە پێش تەقینەوە گەورەکە شتانێکی وەک کات، شوێن، بۆشایی گەردوون، وزە و مادە بوونی نەبوو. هیچ کام لەم چەمکانە بوونیان نەبوو. هەر بۆیە کاتێک سەیری مۆدێلەکانی بیگ بانگ دەکەین، هەموو شتێک ڕێک لەو ساتەدا هاتوونەتە جیهانی بوونەوە. لە ڕاستیشدا ئەم بیردۆزە لە ساڵی 1920 لەلایەن قەشەیەک بە ناوی جۆرج لێماترەوە دەخرێتە ڕوو. ئەم قەشەیە لە هەمان کاتدا شارەزای بیرکاری و فیزیایە. ئەویش لە ڕێگەی وردبوونەوە لە هەندێک هاوچێشەی بیرکاری ئەم بیردۆزەی لەلا گەڵاڵە دەبێت، چونکە لەو سەردەمەدا بیردۆزێکی تریش سەبارەت بە گەردوون هەیە. ئەویش بریتیە لەوەی گەردوون ئەزەلی بووە و بۆشاییەکی بێسنوورە. هەروەها لەم گەردوونەدا ملیاران ئەستێرە و کاچێشان هەیە. ئەستێرەکان لەدایک دەبن و پاشان دەمرن. کە دەمرن دەبنە نیوبلۆز، واتە وەک تۆز و هەوری گازیان لێدێت. دواتر ئەم تۆز و هەورانە لە ناوخۆیاندا چڕ دەبنەوە و دیسان ئەستێرەی نوێ لەمانەوە لەدایک دەبن. بەم هۆیشەوە ئەم سوورە لە ئەزەلەوە هەتا ئەبەد هەر بەردەوام دەبێ. بیردۆزێکی لەم شێوەیەش هەبوو کە بە ستێدی ستەیت ناو دەبرا، واتە بیردۆزی گەردوونی جێگیر. بەڵام ئەم بیردۆزە لە ساڵانی 60ەکاندا بە تەواوەتی پوچەڵ کرایەوە. دەشێت بڵێین لە دنیای زانستدا گستی لێدرا بۆ ژێر فەرشەکان، بەڵام بیردۆزی تەقینەوە گەورەکە لە تەواوی جیهانی زانستدا قبول کراوە. بە تەنیا لەو بابەتانەدا کە چۆن تەقینەوە گەورەکە هاتووەتە ئاراوە، بیرروڕای جیاوازمان هەیە. لەم بابەتەدا چەند هیپۆتێزێکی جیاواز هەیە، بەڵام کەس مشتومڕ لەسەر ئەوە ناکە کە ئایا ڕوویداوە یاخود نا. هۆکاری ئەمەیش ئەوەیە، دوای 5 ساڵ لەوەی کە جۆرج لێماترا ئەم بیردۆزەی هێنایە ئاراوە، ئێدوین هەبڵ لە ڕێگەی توێژینەوەکانی خۆیەوە چەند داتایەکی خستە ڕوو کە بە تەواوی پشتگیری ئەم بیردۆزەی دەکرد. هەبڵ لە ڕێگەی لێکۆڵینەوەکانی خۆیەوە شتێکی بۆ ڕوون بووەوە، سەیری هەر لایەکی گەردوون بکەین، واتە تەلەسکۆبەکەی ڕووی بکردایەتە هەر گۆشەیەکی ئاسمان، ئەوەی دەبینی کە گەلاکسیەکانی ئاسمان لە کۆمەڵەی خۆری ئێمە دوور دەکەونەوە. هەروەها شتێکی سەرسوڕهێنەرتری بینی، هەتا لە دوورتری بڕوانیایە دوورکەوتنەوەیەکی خێراتری بەدی دەکرد. هەر بۆیە گەردەربڕینەکە گونجاو بێ، گەردوون وەک میزەڵانێک بوو کە بەردەوام هەڵدا ئاوسا. ئێدوین هەبڵ لە ساڵی 1929 وەک وتارێکی ئەکادیمی بڵاوی کردەوە. لە دوای بڵاوبوونەوەی ئەم وتارە، ئەلبێرت ئەینشتاین قسەیەکی بەناوبانجی هەیە، دەڵێ وا دیارە گەردوونەکەمان سەرەتایەکی هەیە، واتا گەردوون لە خاڵێکی دیاریکراوی کاتدا دەستی پێکردووە. لە حاڵێکدا گەر تەماشای 1100 ساڵ پێش ئەمە بکەین، زانایەکی وەک ئەلکیندی ئەمەیان خستوەتە ڕوو. وەک دەزانن لە ئیسلامدا بەڵگەی پەیدابوون ئەلحودوثمان هەیە. ئەلکیندی لەم بەڵگەیەدا دەڵێ هەر شتێک سەرەتایی هەبێت کۆتاییشی هەیە. مادام گەردوونیش سەرەتایی هەیە، کە وایە زاتێک کۆکاری پەیدابوونی ئەم سەرەتایەیە، لەوێدا ئاماژە بەوە دەکا کە گەردوون سەرەتایی هەیە، واتا دەڵێ گەردوون پێکاتەیەکی کاتی هەیە. هەروەها دەڵێ کە لە پێشووتردا نەبووە و دواتر هاتووەتە ناوبوونەوە. قسەکانی کیندی لەسەر ئاستی فەلسەفی بووە و دواتر زانایان لە دوای 1000 ساڵ لەسەر ئاستی زانستیش پشتڕاستیان کردوێتەوە. هەر بەڕاستیش گەردوون لە فراوانبووندایە و ئێمە دەتوانین ئەمە بەدی بکەین.
لە ڕێگەی تەلسکۆبەکانەوە ئەمە دەبینین. تەنانەت لە فیزیادا یەکەیەکەیە بە ناوی پلانک، ئێمەش بە هاوچێشەی پلانک ناوی دەبین. گالاکسیەکان لە هەر مێگا پارسەکێکدا ئەم چەمکانەیەکەی پێوانەیی دووریەکانی گەردوونن. لە هەر چرکەیەکدا 70 کیلۆمەتر زیاتر خێرا دەبن. ئیدی چەندە تەماشای قوڵایی ناو گەردوون بکەیت، گەلاکسیەکان هێندە خێراتر لە یەکتری دوور دەکەونەوە. دەتوانین ئەوە ببینین کە گەردوون چەندە خێرا لە فراوانبووندایە. هەر بۆیە گەر ئەم مۆدێلە بۆ دواوە بگەڕێنیتەوە، دەگەیتە ئەو قەناعەتەی کە ئەمە سەرەتایەکی هەبووە. لە ڕاستیدا ئەم بیردۆزە لە ساڵی 1960 لەلایەن ئارنۆ پێنزیاس و ڕۆبەرت ویلسۆنەوە کە دوو فیزیازانی بواری تیشکدانەوەکانی ناوگەردوونن لە ڕێگەی بەڵگەیەکی نوێوە بە تەواوەتی پشتڕاست کرایەوە. چونکە ڕووداوێکی گەورەی وەک تەقینەوە گەورەکە دەبێت شوێنەوارێک لە دوای خۆی بەجێ بهێڵێ. ئەمانیش ئەم شوێنەوارەیان دۆزیەوە. ئەمە بە کۆسمیک باکگراوند ڕادیەیشن ناو دەبرێت. ئەم دوو زانایەش ئەمەیان دۆزیەوە. تەنانەت هەردووچیان بەم دۆزینەوەیان خەڵاتی نۆبڵیان وەرگرت. واتە بیگ بانگ بە تەواوی پشتڕاست کراوەتەوە. بەڵگەکانی لەژێر دەستماندا هەن و کەس نییە نکۆڵی لێ بکە. بە گوێرەی ئەو لێکدانەوەیەی لەم بیردۆزەدا کراوە، ڕووداوی بیگ بانگ لە پێش 13.8 ملیار ساڵ پێش ئێستا ڕوویداوە. واتە وەرچەرخانێک لە نەبوونەوە بەرەوبوون ڕوویداوە. ئێستا زانایان کاتێک لەو مۆدێلانەی دروستیان کردووە بەرەو دواوە دەگەڕێنەوە، بیر لە بچووکترین یەکەی کات دەکەنەوە. چونکە کاتێک دەگەڕینەوە دواوە مادە و زەمان بوونی نییە. هەر بۆیە لێرەدا یەکەی پلانک بەکاردەهێنین، واتە بچووکترین یەکەی کات. واتە میلیمەترێک بکەیت بە ملیاران پارچەی بچووکتر لە خۆیەوە. کاتێک بە گوێرەی کات دەگەڕینەوە دواوە، ئەمە کورتترین یەکەی کاتە. زانایان دەڵێن دۆزینەوەی ساتێکی بچووکتر لەم بڕە مومچین نییە. ماکس پلانکیش ئەمەی بەم شێوەیە هەژمار کردووە. هەر بۆیە یەکەی پلانک و ڕەهەندی پلانکمان هەیە. ماکس پلانک ئەم بڕەی بە دا بەتوانی سالب 43 چرکەیەک هەژمار کردووە. واتە 1 لەسەر دا بەتوانی 43. بۆ تێگەیشتن لەمەش باشترە بڵێین ژمارەیەک بنووسین و 43 سفری بۆ دابنین. دەی بڕەکەی بریتیە لە 1 بەشی ئەودا بەتوانی 43. بەڵام ئەم کاتە هێندە کورتخایەنە، ئیدی ناتوانین لەوە زیاتر بچینە دواوە، چونکە لە دوای ئەوەوە کات نامێنێ، هەروەها شوێنیش نامێنێ. واتە لە سەرەتای ئەو کاتەوە هەر یەک لە کات و شوێن پەیدا بوون، واتە هەردووچیان ئافرێنراون. دەبێت بەو شێوەیە لی تێبگەین. لە دوای ئەو ساتەیشەوە گەردوون بە شێوەیەکی بەردەوام لە فراوانبووندایە. گەر لەم ڕۆوە سەیری گەردوون بکەین، دەڵێن مەوداکەی گەیشتووەتە 90 ملیار ساڵی تیشچی. هەروەها زیاتر لە 2 تریلیۆن گەلاکسیشی لەخۆ گرتووە. لە ڕاستیدا ئەمانە ژمارەگەلێکی زۆر سەرسوڕهێنەر و ناوازن. هەروەها خاڵێکی سەرنجڕاکێشیشمان هەیە لە بینگ بانگدا. ڕەنگە هەندێک لە مرۆڤەکانی ڕۆژگاری ئەمڕۆمان بیانەوێت جێگرەوەیەک بۆ هەبوونی باوەڕ بە خودا بدۆزنەوە. سەبارەت بە چۆنیەتی ڕوودانی تەقینەوە گەورەکەیش هەندێک بیردۆز و هێپۆتێز دەخەنە ڕوو. یەکێک لەم هێپۆتێزانە بە ئۆسیلەیتینگ یونیڤەرس ناو دەبرێت، واتە گەردوونی باسەڵدەر. بە گوێرەی ئەم گریمانەیەش گەردوون لە دوای خاڵێکی دیاریکراوی بیگ بانگ دەستی بە فراوانبوون کردووە. بەڵام دوای ئەوەی دەگاتە خاڵێکی دیاریکراو دیسان بەرەوناوەوە دادەڕمێ. سەرنجامی ئەم داڕمانە کونێکی ڕەشی گەورە دروست دەبێت. ئیدی تەواوی مادە و وزەکان لە ڕێگەی ئەم کونە ڕەشەوە هەڵدەلووشرێن بەرەو تاکە خاڵێک چڕ دەبنەوە. لە دوای ئەمە تەقینەوەیەکی تر ڕوو دەدا. ئیدی گەردوونێکی نوێ دروست دەبێت. ئیدی وەک سوڕێکی ئەزەلی و ئەبەدی ئەمە دووبارە دەبێتەوە. لە ڕابردوودا ئەم گریمانەیە هەبوو، بەڵام لەم ڕۆدا ئەم هێپۆتێزە بە تەواوی پوچەڵ کراوەتەوە، لە ڕێگەی 3 بەڵگەوە پوچەڵ کراوەتەوە. یەکەمیان ئەوەیە لە گەردووندا وزە و مادە پێویستیان بە سوڕێکی بەردەوامی لەو شێوەیە نییە. دواتر گەردوونەکەمان بەرەو ناوەوە داناڕمێت، لەبەر ئەوەی چوونی بەرەو پێشەوە خێراتر بووە، چونکە لە گەردووندا شتێکمان بە ناوی وزەی تاریک هەیە. ئەم وزە تاریکە فراوانبوونی گەردوونی خێراتر کردووە. واتە بە گوێرەی تازەترین دۆزراوە زانستیەکان ئەمانە بینراون بەم هۆیشەوە گەردوون هەر لە فراوانبووندا دەمێنێتەوە. سەرنجامی ئەمەیش لە خاڵێکدا مردن لەسەر شێوازی ڕەغبوونەوە ڕوو دەدات. ئەمە بە مردنی وزەیی ناو دەبین. واتە لە ڕۆژێکی دیاریکراودا تەواوی گەردوون وەک سەهۆڵ دەیبەستێ. ڕەنگە تەنیا کونە ڕەشەکان بمێننەوە. ئەوانیش وەک ئەوەی گسکێک لە تەواوی گەردوون بدەن
تەواوی پاشماوەی وزە و ماددەکان کۆ دەکەنەوە. گەردون بەم شێوەیە بە کۆتایی خۆی دەگا. هەر بۆیە دەشێت ئەمە بە قیامەتی فیزیایی ناو ببەین. ئێستا بابەینە سەر گرنگترین بەشی پرسیارەکەت. لە قورئانی کەریمدا باس لەوە کراوە کە گەردون لە 6 ڕۆژدا ئافرێنراوە. ئەمەیش لە 7 سوورەتی قورئاندا ئاماژەی پێکراوە. هەروەها لە ئاەتی 7ەمی سوورەتی هودیشدا هاتووە. دەفەرموێت گەردون و زەوی و ئاسمانەکانمان لە 6 ڕۆژدا دروست کردووە. هەندێک لە مرۆڤەکان بەهۆی ئەم ژمارەیەوە هەوڵی گومان خستنە سەر قورئان دەدەن. حاشا، لە حاڵێکدا وشەی یەومی ناو قورئان بەو واتایەی ڕۆژ نایە کە ئێمە دەیزانین. واتە ئەو خولانەوەی کە زەوی بە چواردەوری خۆیدا لە 24 کاتژمێردا ئەنجامی دەدا، ئێمە ئەم 24 کاتژمێرەمان ناوناوە ڕۆژێک. وشەی یەوم یان ئەیام کە لە قورئاندا هاتووە لە هەمان کاتدا بە واتاکانی قۆناغ یان کاتێکی دیاریکراویش دێت. هەروەها ئاەتێکی ترمان هەیە کە پشتگیری لەمە دەکات. بۆ نمونە لە ئاەتی 4 سوورەتی ئەلمەعارجدا هاتووە: ڕۆح و فریشتەکان لە ماوەی ڕۆژێکدا بۆ لای پەروەردگاریان بەرز دەبنەوە کە یەکسانە بە 50,000 ساڵی ئێوە. بەڕاستی ئەمەیش گوزارەیەکی زۆر سەرسوڕهێنەرە. لەم ئاەتەدا جۆرێک لە ئاماژەدان بە یاسای ڕێژەیی ئەنیشتاینیشی تێدایە، چونکە ئاەتەکە دەڵێ ماوەکە بە گوێرەی ئێوە 50,000 ساڵە، بەڵام لە ڕوانگەی ڕۆح و فریشتەکانەوە تاکە ڕۆژێکە. واتا گوزارش لەوە دەکا تەنێک هەتا خێراتر بێ کات زیاتر خاو دەبێتەوە. تەنانەت ئەنیشتاین وتویەتی تەنێک هەتا زیاتر لە خێرایی تیشک نزیک ببێتەوە کات خاوتر دەبێتەوە. ئیدی لە خاڵێکی دیاریکراودا وەک وەستاوی لێدێ. هەر بۆیە قورئانی کەریمیش ئاماژەیەکی بەم بابەتە کردووە. واتە ئەو ڕۆژەی لە قورئاندا هاتووە بە واتای هەمان ئەو ڕۆژە نایە کە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا بەکاری دەهێنین. لەلایەکی ترەوە کاتێک قورئان باسی 6 ڕۆژ دەکات بۆ دروستبوونی گەردون، لەو کاتەدا خودی دنیا بوونی نییە، چونکە دنیا دواتر ئافرێنراوە. هەر بۆیە باسکردن لە ڕۆژێکی دنیا جێگەی باس نییە، چونکە قسەیەکی نالۆجیکی دەردەچێت. هەر بۆیە گوزارەی 6 ڕۆژەکەی قورئان ئاماژەیە بە چەند قۆناغێکی دیاریکراو. من چەند مانجێک پێشێستا حساباتێکی ئەم بابەتەم کرد. کاتێک بیر لە 13.8 ملیار ساڵ دەکەینەوە، گەر ئەمە بەسەر 6 قۆناغدا دابەش بکەین، واتە بەسەر 6 ڕۆژدا دابەشی بکەین وەک ئەوەی لە قورئاندا ناوی هاتووە، ئەوە هەر یەک لەم ڕۆژانە 2.3 ملیار ساڵ دەکات. چونکە 13.8 دابەشی 6 بکەیت 2.3 ملیار ساڵ دەکات. هەر بۆیە لێرەدا لەگەڵ تابلۆیەکی زۆر سەرسوڕهێنەردا ڕووبەڕوو دەبینەوە، چونکە بە شێوەیەکی تر ئەم بۆچوونە پشتڕاز دەکەینەوە. لە ئاەتێکی تریشدا کەوا بزانم ئاەتی 9 لە سوورەتی فوسیلەت، قورئانی کەریم دەفەرموێ زەویمان بە تەنیا لە 2 ڕۆژدا دروست کردووە، واتە لە 2 قۆناغدا. ئێستا گەر بە گوێرەی حساباتەکەی پێشووترمان بڕۆین کە وتمان هەر یەک لە ڕۆژەکان 2.3 ملیار ساڵ دەکات، ئاەتەکەیش دەفەرموێ زەویمان لە 2 ڕۆژدا دروست کردووە. ئەمە زۆر سەرسوڕهێنەرە لە ڕوانگەی فیزیاوە. گەر ڕۆژێک یەکسان بکەین بە 2.3 ملیار ساڵ، ئەوە 2 ڕۆژ یەکسانە بە 4.6 ملیار ساڵ بە گوێرەی ئەو حساباتە بیرکاریەی کە کردمان. باشە ئەی تەمەنی زەوی چەندە؟ 4.6 ملیار ساڵ. واتە هەتا زانست زیاتر شتەکان ئاشکرا بکە، زیاتر لە قورئان نزیک دەبێتەوە. هەروەها کاتێک تەماشای پێدراوە زانستیەکان دەکەین، ئەوە بەدی دەکەین کە کتومت لەگەڵ ئاەتەکانی قورئاندا یەک دێنەوە. من بەو شێوەیە بیر دەکەمەوە.